گەڕێکی تری دەستبادانی پارتی و یەکێتی لە هەرێمەوە دەست پێ دەکات. دوای ململانێ و دەستبادانی یەکێتی و پارتی بۆ ماوەی زیاتر لە 5 مانگ لە عێراق لەسەر پۆستی سەرۆک کۆمار ئەگەرچی ئەو کێشەیە بە هەڵپەسێدراوی ماوەتەوە لە هەرێمی کوردستانیشەوە پارتی و یەکێتی گەڕێکی تری دەستبادان لە ڕێگەی سەرۆک و جێگری سەرۆکی پەرلەمانی کوردستان سەبارەت بە پرسی هەڵبژاردنەکان دەست پێ دەکەن. پارتی چی دەوێت؟ یەکێتی و لایەنەکانی تر داوای چی دەکەن لە پرسی هەڵبژاردندا؟ سەرۆکی هەرێمی کوردستان ڕۆژی هەڵبژاردنی خولی شەشەمی پەرلەمانی کوردستانی دیاری کردو. تۆپەکەی بەگڕەوە فرێدایە باڵەخانەی پەرلەمانی کوردستان. دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردن دوو کێشەی سەرەکی لە بەردەمدایە. یەکەمیان بە سەرچوونی ماوەی کۆمسیۆنی هەڵبژاردن و دووەمیش هەمواری یاسای هەڵبژاردن و داواکاری بۆ جێبەجێکردنی هەمان سیستمی فرەبازنەیی لە هەرێم کە لایەنەکان داوای دەکەن و پارتیش ڕەتی دەکاتەوە. پارتی دەیەوێت لە ڕێگەی فراکسیۆنەکانی ناوپەرلەمانی کوردستان ئەم بابەتانە چارەسەر بکرێن و لە بەرامبەر درێژکردنەوەی ماوەی کۆمسیۆنەکەی ئێستا لایەنەکان بێدەنگی لە یاسای هەڵبژاردن بکەن و بە یاسا کۆنەکە واتە هەرێم یەک باز نەبێت هەڵبژاردن ئەنجام بدرێت. یەکێتی و گۆڕان و لایەنەکانی تر دەیانەوێت یاسای هەڵبژاردنی هەرێم بە جۆرێک بگۆڕێت کە هەرێمی کوردستان لە یەک بازنەییەوە بکاتە فرەبازنەیی و لانی کەم 4 بازنەی هەڵبژاردن دەڵێن بەما مافی دەنگدەرانی هیچ پارێزگایەک نافەوتێت. پارتی دەیەوێت ئەم بابەتانە لە ڕێگەی جێگری سەرۆکی پەرلەمان لە نێو پەرلەمانی کوردستان یەکلای بکاتەوە و یەکێتی و سەرۆکی پەرلەمانیش دەڵێن پێویستی بە سازانە. پارتی لە ڕێگەی هێمن هەورامی جێگری سەرۆکی پەرلەمانەوە لە ڕابردوو لۆبیەکی زۆری کردووە بۆ ئەوەی ئەم بابەتە لە پەرلەمانەوە یەکلایی بکرێتەوە و لە ئەگەری با بنبەستگەیشتنی گفتوگۆ و ڕێک نەکەوتنیش لە نێوان فراکسیۆنەکان. ئایا پارتی لە ڕێگەی جێگر و سکرتێری پەرلەمانەوە هەوڵەدەن ئەم بابەتە بە زۆرینە تێپەڕێنن یان سەرۆکی پەرلەمان دەتوانێت ببێتە بەربەست لە بەردەمیان؟ نۆمان لەگەڵ سەرجەم سەرۆک فراکسیۆنە بەڕێزەکان هەبووە و لەوێ بە وردی و بەڕوونی پێمان وتون فراکسیۆنە بەڕێزەکان لایەنە سیاسیەکان لەگەڵ سەرکردایەتەکانی خۆتان قسەکەن کە ئێمە تەوقیتاتێکی دەستوریمانەیە 6 یانزەی 2022 وادەی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان کۆتایی پێدێ واتە بە پێش 5 یانزەی 2022 هەڵبژاردن بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان کرابێت و بۆ ئەمەش بەپێی یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە 6 نوێی 2022 سەرۆکی هەرێمە بێ فەرمانی هەرێمی بۆ دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردن دیاری کردبێ و ئەبێ کۆمسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکانیش بەش پێش 6 بە 6 مانگواتە لە 6 سێوە کۆمسیۆن ئامادە بوو بێت بۆی بتوانێت هەڵبژاردنەکان لە کاتی خۆیان بکرێت. دۆخی هەرێم بەکوێ دەگات و پارتیش بابەتێک کە پێشتر خۆی بڕوای پێی بووە ئایا پشتی تێدەکات؟ لە سەروبەندی بەسەرچوونی ماوەی یاسایی مەسعود بارزانی سەرۆکی ئەو کاتی هەرێمی کوردستان لەگەڵ هەوڵدان بۆ گۆڕینی سیستمی سیاسی لە سەرۆکایەتیەوە بۆ پەرلەمانی پارتی ڕایگەیان ئەم بابەتە دەبێت لە دەرەوەی پەرلەمان لایەنەکان سازانی لەسەر بکەن و کارگەیشتە ئەوەی کە بە سەرۆکی پەرلەمان بڵێن کەم ئەزمون و ڕێگری لێ بکەن بچێتەوە پەرلەمانی کوردستان. لە نوێترین لێدوانیشیدا دکتۆر ڕێواز فایق سەرۆکی پەرلەمانی کوردستان کە لە پشکی یەکێتیەوتی ئەوەندەی ئەزمون هەیە کە نەهێڵێت داری هەڵبژاردن لەسەری ئەودا بشکێت لە پەرلەمانەوە تۆپەکە هەڵدەداتەوە ساحەی لایەنە سیاسیەکان. هەوڵە دەم هێزە سیاسیەکان سازان بکەن ئەیان خەینە بەردەم مەسئولیەتی ئەوەی ئەگەرەتانەوە ئینتیخابات بکرێت وەرن ڕێکەون وەرن سازان بکەن ئەگەر ناتانەوە ئینتیخابات بکرێت ئەوەی ئەعلانی کەن بڵێن نامانەوە ئینتیخابات بکرێت بەڵام بیانەوە مەسئولیەتەکە دارەکە لەسەری ژنێکی 40 ساڵەیە بشکێتەوە وەڵاهی بای ئەوە تەجروبە و عەقڵم پیا کردووە لە ماوەی 5-6 ساڵەیە کە نەیەڵەمە و دارە لەسەری. ئێستا هێندەی پارتی لە ڕێگەی پەرلەمانتار و جێگری سەرۆکی پەرلەمانەوە باز لەم بابەتە دەکات لە نێو سەرکردایەتی حیزبەکەی باسی لێوە ناکرێت و بە پێڕێکەوتنی نێوان پارتی و یەکێتی و گۆڕانیش دەبێت پرسی هەڵبژاردن بە سازان یەکلای بکرێتەوە. ئەمەش ئەو پرسیارە دێنێتە پێشەوە ئایا هەڵبژاردنی داهاتوو لە هەرێمی کوردستان بە سازان دەکرێت یان دەبێتە هۆی لێکترازان؟